سێرەکە چاوە بینە هات سەر کەسوو فوتوغراف كاخذ بە بۆنەی ئاڵوگۆڕکردنی سزادراوان لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و حکوومەتی هەرێمی کوردستان لێرە کۆبووینەوە کە وەفدی کۆماری ئیسلامی ئێران بەڕێزان لێرە دانیشتون کە بەڕێز دکتۆر عەبدوڵاهی وەکو نوێنەری کۆماری ئیسلامی ئێران لێرە قساکە و ئێمە ئەو ئاڵوگۆڕەمان کرد پاڵپشت بە قانونی ژمارە 6 ساڵی 2014 کە لە پەرلەمانی عێراق دەرچووە و حکوومەتی هەرێمی کوردستان پابەندی ئەو قانونە بوو و بە پاڵپشت بەو قانونە ڕێکەوتنی کرد لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئاڵوگۆڕی سزادراوان بکرێت ئەوانەی کە لە چوارچێوەی ئەم یاسایە مەشمول دەبن بە ئاڵوگۆڕکردن بۆ جاری سێم ئەمڕۆ کۆبووینەوە بۆ ئاڵوگۆڕکردنی 20 سزادراو کە خەڵکی جەمهوری ئیسلامی ئێرانین و لەگەڵ 5 سزادراو خەڵکی هەرێمی کوردستانن ئەو ئاڵوگۆڕە لە نێوان هەردوولا کرا بۆ ئەوەی ئەو ماوەیە کە ماوە لە سزاکانیان لە چاکسازەکانی هەرێمی کوردستان ئەوانی خەڵکی هەرێمی کوردستان و ئەوانی خەڵکی ئێران لە ناو زیندانەکانی ئێران بەسەر ببن و ئێمە خۆشحاڵین بەو کارە و ئێمە پابەندین بە بەو یاسایە کە توانیمان ئەو کارە ئەنجام بدەین زۆربەی ئەوانەی کە ئاڵوگۆڕی زیندانەکان کران زۆربیان بە مادەی مخدر محکوم کراون 130 سزادراو لە هەرێمی کوردستانەوە کە سزادراوی کۆماری ئیسلامی ئێرانی بوون بەو سێزارە تەسلیم بە کۆماری ئیسلامی ئێران کرانەوە و 16 سزادراوی هەرێمی کوردستانیش هێنرانەوە هەرێمی کوردستان ئێمە پابەند دەبین بە ناوەڕۆکی بڕیاری دادگا کە لەناو فایلەکانیاندا هەیە ئێمە و ئەوانیش پابەند دەبن پێی بەڵام لە هەمان کاتدا هەردوو لامان قانونمان هەیە ئێمە پابەندی قانونەکانی خۆمانین و بەڵام ئەو مودەیە کە دەستنیشان کراوە ئەم مودەیە دەبێ بەسەر بەرن لە ناو زیندانیا خۆ بڵێن ناو چاکسازەکان بۆ ئەوەی پابەندیتیمان بە قانون و بە بڕیارەکان بسەلمێنین. محکومین دو کشور وقتی که جرمی را مرتکب میشن در هر کدوم از سرزمین عراق یا جمهوری اسلامی ایران مجازاتش اینه که از طریق محاکم کیفری دو تا کشور براشون در نظر گرفته میشه و اینو عرض کنم خدمت شما در اجرای موافقتنامه انتقال محکوم بین دو تا کشور